کچ و کوڕ ئەوانە سیارەی بەرز ئەنگوستیلەی گرانبەها سەعاتی ڕۆلێکس ئۆتۆمبیلی هەرە گرانبەهایان لە دەستە یان کچی جوانن بان دەکەن خۆیان دەکەنە خزم و کەسوکار ئەچەن داخوازی هەندێک خەڵک لە کچ لە کوڕ یان ئەوەتە هەندێک جار کچەکان دەنێرن لەو مەسوولەکان لە قتەی سکسیان پێوەردەگرن پارەیان لێوەردەگرن یان ئەچن داخوازی ئەو کچە دیارەکان دەکەن یان ئەو کچانی بزنسن پارەیەشی زۆریان لێ بەردەدەنەوە دوای ئەوەی هیچیان پێ ناکرێن. بەڕێزان ئەوە دیاردەیەکی زۆر خەتەرە لەناو کۆمەڵگە ڕاستە لەناو تیمە هەرە بۆ گەنەکەن کچە مۆدیل و مافیا و بەرپرس و ینی هەر سێ تیم یەکن بەڵام لێرە نایەک نایاسایی و خەتەری پیشان دەدە کە ئەو وڵاتە کوو بەڕێوە دەچیتن هەر کەسێک هەرستی یاسای دارستانە تا ئەم خۆشیان وا پیشان دەدەن کە سەربانی هاتبارزانین دوایین کەس یارجان کەتە بەرێ ئەوەی ئەم بزانم یارجان کوڕێکی ناوێتی بە ناوی دانا مەسیفی 6 دەفتەری گوایە پێی گوتی سیارەکەت بفرۆشە ئەمن سیارەی جی کلاس لۆ دەکڕم سیارەکەی فرۆشتی و 6 دەفتەرەکەی لەدەست نایە گوایە 5 دەفتەری دەخات سەر بەسەر 6 لێ خواردێ و ئێستاش دەڕێ قسە بکەی شوێن بزرت دەکەم تا ئەن لەژێر سایەی ئومێد خۆشناو و بارزان قەساب و پارتی پارتان یەک کەسیشیان ناچیژە تەحەدا دەکەم ئەگە بوێرن بە هەر حاڵ قسەی مە لێرە ئەوەدایە ئەو وڵاتە چۆما بەڕێوە دەچی پڕ لە مافیا پڕ لە جادو و نوشتە پڕ لە کچوو ئەوەی لەشفرۆش پڕ لە جۆرە مافیانە پڕ لەو نایاسایی کە لەو هەولێرە دێو دەسوڕێتە زەن شارە ئەمینە دڵنیام سەدان لەو جۆرە چیرۆکانە هەیە گاتە چۆش.